دەستگای بەخشین بەردەوامە لە گەیاندنی هاوکاریە جۆرە و جۆرەکان بۆ خێزانە هەژار و کەم دەرامەتەکان و منداڵانی بێباوک لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. لەو میانێشدا دەستگاکە هەستا بە دابەشکردنی هاوکاری لە جۆری سەبەتەی خۆراک بەسەر 150 خێزانی کەم دەرامەتی سنووری ناحیەی تەکێ و گوندەکانی دەوروبەریدا. زۆر پێویستە بۆ ئێمە کەم بەڕاستی ئێمە زۆر هەژارین لە ڕووی هەموو شتێکەوە زۆر دەستخۆشی لە بەناوی بەخشینەکەین و لە جنابدان و دەستی جنابدان بشین و بەڕاستی ماندوو بوونا داوای دەکەین بەردەوام لەم شتانی خۆیان بەردەوام لەم شتانی خۆیان تێکەشی بەردەوام فەقیر و هەژار بەسەرکەن و هاوکاری فەقیر و هەژارکەن زۆر گرنگە زۆر دەوری بنە زۆر دەون هەیە زەلامەتی دیناری جوانێنە کاکەجان پێویستی بە هەموو هاوکاریە کە تێگەیشتی بەڵام ئێمە ئەبێتە بەش خۆراک بووی کاکە زۆرە بۆ ماڵ و مناڵەکەی بۆم جێژنەیە قوربان هاتابڕی زۆر گرنگە زۆر مەمنونی بەخشین دەکەن زۆر مەمنونی کۆمەڵی ئیسلامی دەکەن چونکە بەهانای ئەم فەقیرات و بێوەژنە و بە کۆتان هاتووە زۆر یعنی خوای گەورە بیان پارێزێ بەو خوای ئەمەندە باشە ئەمەندە باشە نییە زۆر باشە داوا لە خوای گەورە دەکەین نییە ئەمیشا یعنی هە بەردەوام بێونیە خوای گەورە هیدایەتیاندا لەخوای گەورە بە زیاد بێ خوای گەورەی لێتان بە زیاد کە خوا سەرکەوتوتان کە خوایە زۆر باشە منیش مناڵی هەتیومان هەیە و خۆم نەقوستانم و خوای گەورە پایەدارتان کە خوای گەورە سەرکەوتوتان کە خوایە زۆر ئیستیفادەی لێەکەین ئەی چۆن قابلە ئیش نییە و کەسابەت نییە و بەخێوکەروامان نییە و لە خوای گەورە بە زیاد بێ زۆر باشە بۆ ئێمە تا زۆر ئیسفادەی هەیە بۆ ئێمە زۆر سوپاسی ئێواکەین سوپاسی خێرخوازان و سوپاسی بەرنامەی بەخشین شەکەین بەرەوەی لە مانگ ڕەمەزانەیە زۆر سوودی هەیە بۆ ئێمە بەرنامەی بەخشین لە هەموو کاتێکە هەژار و فەقیری بەسەر کردوتەوە دوعای خێرمان بۆ بەرنامەکە و بۆ خێرخوازانەی خوالیان ڕازی بێ و خوا دەستیان بە زیادکە. سەرپەرشتیاری دەستگای بەخشینیش لە ناحیەی تەکێ ئاماژەی بۆ کرد لە مانگی ڕەمەزاندا دەستگاکەیان 3 پرۆژەی گەورەی لە سنوورەکەدا جێبەجێ کردووە و مانگانش لە سنوورەکەدا کەفالەتی 34 منداڵی بێباوکی سنوورەکەیان کردووە و مانگانە و بەبێ دواکەوتن موچەکانیان پێدەدرێت. وەکو نیسنگەی بەخشین لە شارۆچکەی تەکێ هەستاین بە دابەشکردنی 150 سەبەتەی خۆراک هەموو ئەو پێداویستانی تایەکەوە ئینسان لە ماڵە بەکاری دێنێت یار ئەو کۆمەک و یارمەتی کە ئەمڕۆ ئێمە لێرە دابەشمان کرد تایبەت بوو بە ماڵی هەژار مناڵی بێباوک خەڵکی کەمە ئەندام ئەو خەڵکانی کە نەخۆشیان هەیە و توانای کاسپیان نیە خەڵکی کەم دەرامەت و هەتا هەموو ئەو کەسانی کەوا مستحقن بەوەی کەوا خێر و زەکاتیان پێ بشێت. سوپاس بۆ خۆی من لە مانگی ڕەمەزانی پیرۆزەدا 3 پرۆژە گرنگمان ئەنجام دا یەکێک لەوانە دابەشکردنی پاسکیلی شەحن و بەسەر کەم ئەندامە وارووا بریتی بوو لە دابەشکردنی موچەی هەتیوانە و ئەمڕۆژ بە چای خۆتان ئەیدن ئێمە هەڵساین بە دابەشکردنی سەبەتەی خۆراک دیارم سەبەتەی خۆراکە بۆ ئەم کاتە زۆر گرنگە چکە بۆ تایبەتی مانگی ڕەمەزانی پیرۆز بریتیە لە مانگی ڕەحمەت بریتیە لە مانگی عیبادەت و خواپەرستی و بریتیە لە مانگی یارمەتیدان و هەژاران و فەقیران چکە بەڕاستیە مانگی هەژارانە مانگی دڵخۆشکردنی هەژاران و فەقیرانە. سوپاس بۆ بەرنامەی بەخشین توانێتی ئەو ڕۆڵە کاریگەرە ببینێت کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خەڵکی هەژار و کەم دەرامەت و منداڵی هەتی و ئەو خەڵکانی کە خاوەن پێداویستی تایبەتن دڵخۆشیان بکە. ساڵانە و لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان و سەرمایەدارانی هەرێمی کوردستان چەندین پرۆژەی خێرخوازی ڕادەگەیەنێت. بۆ ئەم ساڵش بەخشین 8 پرۆژەی گەورەی ڕاگەیاندووە کە بریتین لە هاوکاریکردنی کەمەندامان و دابینکردنی کورسی شەحن بۆ کەمەندامان و هاوکاریکردنی منداڵانی بێباوک و نەخۆشانی تالاسیما و نەخۆشانی درێژخایەن لە ڕووی مادی و دابەشکردنی سەبەتەی خۆراک و تا ئێستش بەشێکی زۆری پرۆژەکان لەلایەن دەستگاکەوە جێبەجێ کراون. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکێی سەر بە قەزای چەمچەماڵ.